زۆر باشە هەموو لایەک ئاگادارن دۆخی عێراق دۆخێکە کە کەس حەسوودی پێ نابا و نەهزانی ئەم دۆخە بەرەو چۆ دەچێت ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات بەرەو تەقینەوە دەچێت دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بۆی بزانین تێڕوانینی ئەوانەی کە شارەزای دۆخی عێراقن سەبارەت بە دۆخی عێراق چییە میوانێکمان هەیە میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان کە ڕاستەوخۆ لە عەمانی پایتەختی ئوردونەوە لەگەڵماندایە بەڕێز دکتۆر غازی شەوتان باش زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سپاس بۆ ئێوە ئاگاداری دۆخی عێراقی ئێستا لە عێراق جگەل لە حکوومەت و پەرلەمان شەقامیش بووە بە دوو بەشەوە هەم لەلایەن سەدر هەم لەلایەن چوارچێوەی هەماهەنگی داهاتووی عێراق چۆن دەبینن؟ بەڕاستی شتێک هەیە لە جۆرێک لە ئاڵۆزی بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخە و ئەم خۆپشاندانە و ئەم ڕەشەباییکەوە هەیە بەڕاستی ئەمە تەنها ڕەشەبایەک نییە بەکە خۆپشاندانەکان لە باشوور و لە ناوەڕاستەوە لە سەردەمی عەبادیش ئەمە هەبووە لە ساڵی 2019 هەبووە و شکست پێنانی حکوومەتی عادل عەبدولمەهدی بەهۆی خۆپشاندانەکانەوە و هێرشکردنە سەر خۆپشاندەران لە ڕێگەی حەجی سابی و هێزە چەکدارەکانەوە بۆ ڕۆبەڕۆبوونەوەی خۆپشاندەران هەبوون بۆ ئەو گەنجانەی کەوا داخوازی چاکسازیان دەکرد داوایانەکە چاکسازی و هەروەها گۆڕانکاریی ڕیشەی لە سیستەمی سیاسی عێراقیدا بکەن لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و سەقامگیری ئەمە هەمووی ڕوویداوە بەڵام بەداخێکی گەورەوە بە تایبەتی ئەو هێزانەی کەوا سەر بە چوارچەوەی هەماهەنگین هەرگیز مامەڵەیان لەگەڵ ئەم خۆپشاندارانە نەکردووە بە شێوەیەکی عەقلانیانە بۆ ئەوەی چارەسەری بۆ دۆزنەوە و گوێ لێرا بگرن لە ڕاستیدا داواکاری خەڵکی زۆریان داواکاری ئابووری بوونە داواکاری گەبەتیداکردنی کار بوونە و تەندروستی و پەروەردە و بوونی ئاوی پیس نەبوونی کارەبا هەموو ئەم شتانە داخوازی سەرەکی خۆپشاندەران بوونە یانی حتا دەبینی ئێستا شێرپەنجە بڵاو بۆ تۆ لە ناو خەڵکیدا گەنجان دەکوژرن و دەڕفێندرێن بەهۆی لەسەر دەستی گروپە چەکدارەکان و ئەو گروپانی کە هێزیان هەیە لە دەروی دەوڵەت هەموو ئەم سیاسەتەی کە کراوە لە مامەڵەکردن لەگەڵ خۆپشاندەرانە سیاسەتێکی هەڵە بووە نیشانی نەفامی دەسەڵاتە لە مامەڵەکردن وەڵام نەدانەوەی دەسەڵات بۆ داخوازی گەل ئەم کارەساتەی دروست کردووە ئەم بارودۆخەیە کە وای کردووە شکانێ لە بارودۆخی سیاسی و ئابووری عێراقدا دروست بێ جۆرانەگرتنە لە داواکاری خەڵکی کە داخوازی چاکسازی دەکەن زۆر باشە ببوورە دکتۆر غازی ئەمڕۆ لە خواروی عێراقیش لە بەسرە بە دیاریکراوی خۆپیشاندانی گەورە بەڕێوە چوو بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە خۆپیشاندەران زۆر بە ڕاشکاوانە دەڵێن ئێمە وڵاتێکی دراوسێ دوژمنی ژمارە یەکمانە نەک ئەمریکا خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ بەڵێ ئەمە ڕوونە وەکۆی بیرتانەکەوە بینەرانش باش دەزانن کەوا لە 2019 و لە 2018 ئەو گەنجانی هاتبوونە سەر شەقامەکان لە نەجەف لە کەربەلا لە بەسرا لە شارەکانی ناوەڕاست و باشوور وێنەی خومەنەی و خامنەیان سوتان و هەروەها کۆمەڵێک ئەوەیان بڵاو کردبەوە پۆستەریان بڵاو کردبەوە دژایەتی ڕاستەوە خۆی ئێران و دەستێوەردانی ئێرانەکە لە بارودۆخی ئێران دژی ئەو ڕۆڵە خراپە بوون کە ئێران دەیجێڕاوە ئەوەی کە قاسم سوڵانی دەیکرد لەو کاتەدا ئێستا کێشەکانی عێراق کێشەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری قوڵن هۆکارەکەشی چییە؟ سیاسەتی دەستێوەردانی ئێران بووە بە بەردەوامی بارودۆخی ئاڵۆز کە دۆ لەسەر خەڵکی عێراق چونکە بەرژەوەندی عێراقی نەویستووە لە دەستێوەردانەکانی بوونی ئەم هەموو هێزە چەکدار و میلیشیانەکەوا گوێڕایەڵن لە سوپای پاسداران و ئێران و لە سوپای قودس ئەمانەن کەوا بارودۆخیان تێکداوە چکە ئەم هێزانی کە لە عێراق هەن هێزی هەواڵگرین و گوێ لە ئێران دەگرن نەک لە بەرژەوەندی خەڵکی عێراق و گەلی عێراق لەسەر شەقام ئەمڕۆگەری عێراق باش دەزانێت کارەساتی عێراق بریتێ لەو جۆرە دەستێوەردانانە نەبوونی سەقامگیری نەبوونی خزمەتگوزاری و هەموو ئەو کاراساتی هەیە بەهۆی ئەو ڕۆڵە پیسەیە کە ئێران دەیگێڕێت لە عێراقدا
و ئێران عراقی گواستۆتەوە لە گۆڕەپانێکەوە بۆ بارودۆخێک کە تایدا لە بەرژەوەندی خۆی بێت بۆ ملمانەکردن لەگەڵ ئەمریکەکان لەگەڵ لایەنە جیاوازەکان دیکە دەیەوێت شەڕی هەیمەنە و نفوزی خۆی بکات لە دژی ئەمریکا و دەوڵەتانی عەرەبی لەسەر حسابی خەڵکی عراقی هەژار و فەقیر. بۆیە ئەمڕۆکە دەبینین گەلی عراقی بە شێوەیەکی گشتی دژی ئەم جۆرە دەستێوەردانە باش دەگەن لەوەی کەوا عراق ڕۆڵێکی خراپ دەجێڕێت و ئەمەی کە بەردەوام بێت زیاتر عراق بەرەو ململانیە و شەڕی ناوخۆی زیاتر دەبا نەشتێکی زۆر چاکە زۆر باشە. دکتۆر غازی ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا بۆ خۆ دەزانی چوارچێوەی هەماهەنگی ئەگەر نەڵێن هەمووی بەشێکی زۆریان وەلائین و سەر بە ئێرانن. پێ دوایە هەر ئاوا بە ئاسانی دەستبەرداری ئایندەی سیاسی خۆیان دەبن. هەڵوێستی ئێران بەڕای تۆ چۆن دەبێت؟ ئایا دوجار لە سیاسەتە بەرژەوەندی لەسەر و هەموو شتێکەوەیە؟ دوجار ئەگەر بزانێ ئێران بزانێ بەلای سەدرا دای ناشکاینێ بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی؟ زۆر ڕوونە ئەو زۆر ڕوونە ئەوەی کە تۆی دەیڵێت لەوەی کە بەرژەوەندی ئابوووریەکان و سیاسیەکان و هەروەها بەرژەوەندی پەیوەندیەکان و ئەوەی کە هەیە لە نێوان عێراق لەگەڵ لایەنێک لە عێراق و لە ئێران و ئەو هێزە چەکدارانەی کە واهان ئەو حزبە سیاسیانەی کە وەلائین و سەر بە ئێران ئەمە زۆر ڕوونە هەیە هەموو ئەمانە لە سەرەوەی ئیرادە و بەرژەوەندی گەلی عێراقەوەیە و گەلی عێراق باشتر دەگات ئەم حیزبە سیاسیانە نوێنەرایەتی گەلی عێراق ناکەن نوێنەرایەتی بەرژەوەندی ئێران دەکەن و ئەوانن کە وا دێن تۆڕێک لە تاوانیان دروست کردووە دێن خێروبێری ئەم وڵاتە دەبن و لە بەرژەوەندی ئێران یەکلا دەکەنەوە ئەنجامدانی گرێبەستی وەهمیە دزینی نەوتە و ئەنجامدانی تاوانکاریە و بردننی خێروبێری بەسرا و شارەکانی دیکەمووی بۆ عێراق ئەمە زۆر ڕوونە لەبەر ئەم هۆکارەیە کە خەڵکی لەسەر شەقامە گەلی عێراقی ئێستاکە تێدەگات کە ئەم بارودۆخە مەترسیدارە ئەم پەیوەندی لە نێوان عێراق و ئێرانە هەیە مەترسیدارە لە بەرژەوەندی خەڵکی عێراق نییە چونکە پەیوەندەکە سروشتی نییە و ئێران بەداخەوە حتا جۆ لە کۆمەلگای نێودەوڵەتیش ڕناگرێت دێ هەرشەکاتە سەر شاری هەولێر بۆ ئەوەی کەوا لە ڕێگەی موشەکەوە لە ڕێگەی موشکی درێک هاوێژەوە بۆ ئەوەی کەوا پەیامێک بگەێنێ کەسایەتی دەگوژێت کەسایەتی ترۆر دەکات واتە ئێران ڕۆڵێکی خەتەرناکە دەژێڕێت لەم نێوەندەدا و ئەمەش بەڕاستی تاوانێکی گەورەیە دەرحەق بە گەلی عێراق بۆیە ئەمڕۆ پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی بێتە سەرخەت و عێراق بپارێزێ بەهۆی ئەو دەستێوەردانە خراپەیەکەوە عێراق ئێران دەکات لە کاروباری ناوخۆی عێراق کە بۆتە مای کاولکاری زیاتر چکە ئەوەی ئێران ئەنی کردوێتی لە ڕابردووە دژی هەموو پرەنسیپە نێودەوڵەتیەکانە ئەمڕۆکە ئێستاوەکو ئێستاکە عێراق لەژێر بەندی حوتی نەتەوە یەکگرتوەکانایەکەوە ئەبێت نەتەوە یەکگرتوەکان و کۆمەلگای نێودەوڵەتی لەسەری بێنە جواب ئەبێ ڕۆڵی خۆیان بجێڕن ڕێگە بگرن لەم دەستێوەردانە بەردەوامانی کە ئێران دەیکات و چی دیکە عێراق بەو بارودۆخەنە هەمواردا نەڕواکە بەهۆی دەستێوەردانەکان دووشی هەبووە چکە ئێستا بارودۆخە لە عێراق زۆر مەترسیدارە و زۆر باشە دکتۆر غازی بەڕای ئێوە ئەگەر ڕێیان بدایە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی لە نێوان ڕەوتی سەدر و سولنەکان و پارتی دیموکراتی کوردستان پێک بەهاتایە ئەم دۆخەی ئێستا ئەهاتە ئاراوە نەخێر هەرگیز ئەمە ڕووی نادا بە ئەمە دەرفەتێکی گەورە بوو کەوال چوارچەوەی هەمانگی نەیهێشت لە دەستیدا بەهۆی بەهۆی ئەنانیەتیان لە مامەڵەکردنەوە و لە دەروی کارکردن بە پرەنسیپ و ڕێکارە سیاسیەکان بەڕاستی چوارچەوەی هەماهەنگی ڕێگری کرد لە دروستکردنی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی کە بە سەرۆکایەتی سەدر و هەروەها پارتی و دیموکراتی کوردستان و سونەکان ئەگەر ئەمە بکرایە ئەکرات چاکسازی گەورە بکرایە و گۆڕانکاریەکی ئابووری ڕووی دەدا لە عێراق حتا لە ئاسی کۆمەڵاتیش گۆڕانکاری ڕوودا ناماینە و لەم باردۆخی کە ئێستاکە ڕەنگە عێراق بەرەو کارەساتێکی گەورە ئێستاکە هەڵاوسانێکی گەورەی هەیە لە بواری سیاسی ئابووری لە نەبوونی کار لە خراپی خزمەتگوزارەکان بۆیە ئەکرا چوارچەوەی هەمانگی بووایە ئۆپسیۆنێک لەناو پەرلەمانی عێراق چاودێری ئەدای حکوومەتی بکردایە و کۆمەڵی یاساش دەربکرایە لە خزمەتی خەڵکی عێراق وایە و ڕێزی دەستور بگیرایە بەڵام بەداخێکی گەورەوە چوارچێوەیە هەماهەنگی ڕۆی بۆ دروستکردنی بربەست هەڵی بژات کە بربەست دروستکە لە بەردەم حکوومەتێک کەوا لە نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی عێراقی دەکرد و یەکێک لە پرەنسیپە سەرەکیەکانش کە ئێستا لە دەستورە هەیە لە چوارچێوەی هەماهەنگی پێشێلی کرد
دەیانەوێ دەسەڵات بقۆزنەوە دەیانەوێت لە خێر و بێرەکەی بخۆن و بەرژەوەندی خۆیان دەوێت بەرژەوەندی گەلی عێراق. زۆر باشە دکتۆر غازی دوا پرسیار حەزەکەم زۆر بەڕاشکاوانش وەڵام بدەیتەوە ڕوتی سەدر دەڵێن ئەوە دەستیان بەسەر پەرلەماندا گرتووە دەڵێن دەبێ پەرلەمان هەڵبوەشێتەوە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت ئەم ئێوارەیە مالیکیش ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە دەڵێ دەبێ پەرلەمان دانیشتنەکانی دەست پێ بکاتەوە و بە زووترین کات حکوومەتێک پێک بهێنرێت پێ دوایە ئەو کارە ئەنجام بدرێت و حکوومەتێک پێک بهێنرێت بەڵێ من پێم وایە ئەمڕۆکە ئێمە لە کەساتێکی گرنگ داژین لاویش ناتوانین کە پەرلەمان دابنیشێت و حکومەت ببێت لەبەر چی لەبەر ئەوەی کە چوارچەوەی هەمانگی پەیوەندیەکی ئاڵازی هەیە لەگەڵ پارتی کە زۆرینەیە وەلایەنێکی سەرەکیە لە پرۆسی سیاسی عێراقا پەیوەندیی خراپی لەگەڵدا هەیە ئەمڕۆ چوارچەوەی هەماهەنگی هیچ هەنگاوێکی نەهاویشتووە بۆ ئەوەی کە دەستور جێبەجەکە کە خواستی پارتی دیموکراتی کوردستانە بابەتی نەوت و گازە مادەی 140 ئەو پرسە هەڵواسراوانەیە لە نێوان هەرێم و بەغدا هەیە لەسەر دابەشکردنی سەوت و سامانی عێراق بەڕاستی بابەتی پرەنسیپە سەرەکیەکانی تەوازن و شەراکەت هەرگیز چوارچەوەی هەمانگی گاوێکی نەهێشت لەگەڵ پارتی ئەمە گفتوگۆ بکات تاوەکو پارتی بێتە پێشەوە بۆ پێکەنانی حکوومەت و هەروەها داواکاری سیادەکانشی سونەکانشی فرامۆش کردووە لەوەی کەوا لە پرسی گرتوانی سیاسی ئەوەی کەوا لە بەشی بەغا جفت سەخر شوێنێک هەیە کەوان بەس هەزاران سونەی تێدا گیراون و لە پرسی داعشاک وەکە لە چەندین راپۆرتی نێودەوڵەتی هەیە کە نزیکەی 18000 کەس ئێستا بزر کراون لەو سەجنان لەو بەندیخانانەی کە بەدەستی هێزە چەکدارەکانە هەیە کەس نازانێ کە چارەنووسیان چییە یاخود ئەو ناوچانەی کەوا ئازاد کرابوون لە دەستی داعش یەک دیناریان بۆ سەرف نەکراوە تاوەکو بنیاد بنێرێنەوە ئەمانەش داخوازی سونەکان بوو چوارچەوەی هەمانگی فرامۆشی کرد هیچیان نەکرد هەستان بەتەنیا خۆیان کۆندەی کەسێکی هەڵبژار بێ بە سەرگوەزیران بەبێ ئەوەی جۆڕابگرن لە داواکاری لایەنە سەرەکیەکانی دیکە وەکو سونە و کوردەکان و پارتیش بە تایبەتی بۆیە لەم بارودۆخە داینێمە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان ڕاستەوخۆ لە عەمانی پایتەختی ئوردونەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش یا مرحبا